ئەمجارە لە خانەقینین، شارێکی جوان بەقەت درێژای ئەڵوان ژیانکردن لەم شارە زەحمەتە. محمود ڕۆژگارێک دەوڵەمەند بوو، دەستی زۆر کەسی گرتووە و ژیانی چەندین کەسی گۆڕیوە. ئێستا ژیانی ئەوەندە سەختە نە منداڵەکانی دەتوانن درێژە بە خوێندنیان بدەن و نەدەتوانێت کرێی خانوو بدات. منداڵەکانی بەهۆی نەخۆشی و نەبوونی چارەسەرەوە و گیانیان لەدەست دەدەن. نورەی ئەوە هاتووە ئێمەش دەستی بگرین و ژیانی بگۆڕین. ئێمە ئێستا لە خانەقینی کوردستانین. خێزانی ئەمجارەمان لەم شارەیە. زۆر زەحمەتە ئەگەر پارەت دیت بێت و دەوڵەمەند بی. خێزانی ئەمجارەمان خێزانێکی دەوڵەمەند بوون و بەڵام ئێستا لە ڕەوشێکی دارایی زۆر خراپدان. بەیەکەوە لەگەڵ ئەو خێزانە پەیاسەیەکی نێو خانەقین دەکەین و کۆمەڵێک سوپرایزمان بۆ ئامادەکردن و پێیان ڕادەگەینین. گەیشتینە بەر دەرگای ماڵیان و لەگەڵ کاک محمود و کوڕە نەخۆشەکەی پەیاسەیەک بەنێو خانەقین نەدەکەین. سەلام عەلەیکم. باشە؟ سەلامەتن کاکنیا چۆنی؟ باشە حاڵە؟ سەرچاو سپاس. بڕۆین؟ نا ئێوە وەرن سوارن. عليكم السلام ورحمة الله. شلون؟ بخير بين؟ وضعتان سلامتان. کاک محمودێک کە پێشتر پیاوێکی بڵێم دەوڵەمەند، پیاوێکی ملیۆنێر بڵێم و ئێستا کارتون کۆ دەکاتەوە. پارە یان لە دەستدانی پارە چی لە کاک محمودی گۆڕی؟ وەڵا گۆڕانەکەی ئەوە نەبی وەزعەکە وەزە حاڵ، یعنی ژیانەکە نەختێک گران بۆتەوە، نەخۆشیێکت هەبێ تۆزی گران بێ ناتوانانی بڕۆی عیلاجیکەی. ئەی زۆر کەس هەیە دەڵێت پارە هەموو شتێکە، یان هەندێک دەڵێن پارە هەموو شتێک نییە. پارە هەموو شتێکە؟ پارە پێویستە هەموو شتێکە بەس نە لە هەموو کاتێکە، نە لە هەموو کاتێکە. کات وا هەیە بڵێ تا بڵێ پێویستە، تا بڵێ پێویستە. تا بڵێ توش پێویست پێ بووە؟ بەڵێ. چۆن؟ بەڵێ پێویستم پێ بووە. من
لە کاتی ناو بازارە کەوتم شەبەکە و قەسترە و شەبەکە و باڵۆنم کرد من گەرە 3 شەبەکە و باڵۆنم بکردا دانەیەکم کردوانم ماوە ئەومانە ئەوەیە وازە هەبووە نەبکرد ئیتر ئەو کوڕە گەنجە خۆ ئافریکا چوو نەمەتوانی بیوم بۆ هەولێر سینێ بکەمەوە کوڕەکەت خوا ئەفریکاوەی کامری خۆی کرد بەهۆی نەخۆشیەکەەوە دڵی نەمەتوانی بیوم بۆ هەولێر یعنی نەتوانانی چارەسەری بکەم بۆیە ناتوانی ئەمە حەقیقەتە ئەمە حەقیقەتە نەماتوانی بۆ نەشتەرگەری و شتەکانی چەند پارەی دەویست ئیتر خەڵکس لەلی بی ئەوە دەفتەرێک و نەوەرد گڵایتی ئەشی لەلی بۆوەتی وە 160 ئەیکەن لەلی بۆتی وەڵی دووی تیا ئەچێت من بە چاوخۆم نەبینە ئەمە بەس پرسیارەکەم ئیتر خۆم ئەوەم بوو لە پێشە لە سلێمانی سەرفی زۆرمان کرد توانم ئەوە بوو چوو ئێمە دەڵێن زۆر جار کاتێک پیا و بگاتە ئەوەی بگیرێت کەواتە لە وەزعێکی یعنی لە قیممە لە لوتکەی خراپێکدا پیا و زۆر گرانە پیا و ناگرێ ئەللا بگاتە نازام مردنیش ناگرێنە با بڵێن ئەی ساعتتر ئەمری خبری بدەنی شایەتمانەگەیێنێت و بۆ خۆی درێژە ئاوێت و بۆ وەزعی خۆتگیریای بزار وەختی ئەوت بە من نەئەوت ئەزانست ناتوانم بڵێم ئیسە بۆ دەێنم ئەوە تەبرا بشکەڵەکەی نهات فڵان حەبم تەواو ئەو لەحزە زۆر گران یانزەی شەو بووە نەیزانیوە هەڵە پڕی نهات حەپەکەم نەما بەیانی بۆ بەیانیکەدا فان حەب بخۆم بەیانی لە قەوارتە نیم یانزەی شەو چۆ بزان سەیدی لێ خەفەر کامەیە گەرا و حەپە بۆی باوردایە ئیتر ئەوە نە ئەترسیا ئیتر لا حەولە وەلا قووە نەئەکریا شکر بۆ خوای گەورە هەزە ئەشکر ئەلحەمدولێ کچەکەش تازام لە زانکۆ لە زانکۆی ئەوەیە پارالێل بۆ نەیدەتوانی بچێتە زانکۆیان 2 ساڵ دەرم کرد نەمەتوانی خەرجیەکەی تقریبان چەند بوو ئەوەڵ ساڵەکە 1,600,000دا 6,000 کەرەهینەکەی بوو ماگانەوە ئەچوو ئەهان خەتەکە 2 ساڵەکەی والله یا 1,100,000 بوو یا 1,200,000 بوو ئێستا باشە ئێستا هینیان کردووە هاتوۆتە خوان لە 1,000,000 دابەزیوە سلام بەسەر چاو یاخوا بکەین قوربان چاوەکەت بگەوەی بن یاخوا خوا پێغەمبەر بخەرەوەش پێغەمبەر ئەوە خەرجی یا ڕەبی خوا 2 ساڵی زانکۆکەی نەجاتخانە دەتوانی بکەوە سێریکی بخاتە بەر خێر و ڕۆژی قیامەت لە پێشتان یا ڕەبی خوایە نمونەتان زۆرکە تا زانکۆکەی بەردەوام دەبێت خەرجیەکەی لەسەر ئێمە دەبێت قوربان چاوەکەت یا ڕەبی خوای لە هاو ماڵی کەمدان خوا و پێغەمبەر لێتان ڕازی بێت خوا بکاتە حەسەنات و مایەخێل لە ڕۆژی قیامەتە لێرە بە ئەوەندەی تۆ دڵخۆش نەدەبوو جوای لێ کردی بگیری کاکنیات جارخان زۆر تەماش بە مەکتەبە تەماحەکەی تەماح نیە بۆ مەکتەبەکەی وتی هەموو هیچ من گەرە شەهادە وەرگرم کاکنیات چی وای لێ کردی ئەوە بە کۆڵ بگیریە ئەوە پێم خۆشە ئەوەش باس بکەم یعنی هەر کەسێک ئێستا کاکنیهات ببینێت ڕەنگەوە هەست بکات کە کاکنیهات ئەم هەیکەلەی هەیە یاریزانی مسارعایە بەڵام ڕەنگەنێک
هەردوو کیلو هەردوو غرامیش نەتوانێت هەڵگرێت وایە نهات مشکلەکەی چییە ئەوش فتقەکەی تەقی بۆ وازانێ فتقەکەی عملیاتی کرد نجاحەت ناورد تەقی ئەمجا لەوجا گەورەتر بوو ئەوجا زۆر بیسکە نجاحەتێنەوە ئەمجا زیاتر تەقی بۆ ئەم خێزانە مینی مارکێتێکمان دانەوە چۆینە بەر دەرکەی مارکێتەکەیان بەبێ ئەوەی بزانن کە هی خۆیانە دەوام لە کوڕەکەیان کرد بچێت هەندێک ئاومان بۆ بکرێت دواتر ئێمەش دابەزین و سوپرایزە گەورەکە لێرەوە دەست پێ دەکات ساڵەکە لێرە نییە؟ زانێ لای فلینانەواکە؟ لەوێ نییە؟ لایانی شکۆ نییە؟ کاک نێهات زانێ بۆچی خاوەنەکە لێرە نییە؟ بۆ؟ لەبەرەوەی خودت خاوەنی لێرە پیرۆست هەڵدەکەن هیوادارم دەرگایەک بێتن دووبارە لەسەر پێ خۆتان ڕابوەستن چیت هەیە پێم خۆشە هەرچی پێ بڵێکەمە ئەوەی لە ناخت داهەیە پێم خۆشە بیدرکێنی خۆ هەرچی پێ بڵێکەمە هەرچی وەسف دەدەم هەرچی قسەی بکەم هەرکەمە بەحەق بە نەشتەرگیریەکە دەکەی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا دوای ئەوەی کە چارەسەر بووی دێ لەسەر دوکانەکە دادەنیشی و ئینشاءڵڵا تو هاوکاری باوکت دەکەی ئەمە باوکیشت لەمە بۆ دوا پێویستە ئستراحەت بکات نابێت بچێتن بەو تەمەنەوە بچێتن کارتۆن خۆ بکات گشتی بێ نێم کردووە ڕیش و سەری سپی کردووە بۆ ئێوە پێویستە ئەو ئێستا استراحەت بکاتن پشوو بدات ئێوە دەبێ ئیشکەن و هاوکاری باوکتان کن بەخوا هەزار کەوت پێ وتم وتم خۆزگایەتەوەنە ئەوەنە لە باشی خۆیان بگەڕێت بوو ئێستا دەتوانی ئینشاءڵڵا دوای ڕادستکردنی کلیلی مارکێتەکەیان گوتمان دیاریەکانمان هەر ئەوەندە بوون و خوددا حافیزیمان لێکردن ئەمڕۆ دووەم ڕۆژە لەگەڵ ئەم خێزانەین پێمان گوتن میوانی ماڵی کارمەندێکی ئێمەین کە ناوی حاجیە ئەوان بێ ئاگا بوون لەوەی کە ئەو خانووای بۆی دەچین هی خۆیانە دوێنێ دوای ئەوەی کە ئەو هاوکاریانان ئەو خەڵاتانەی دەستگاوەرتان گرت لەگەڵ دوکانەکە لە کاکنیهادا دەست پێ بکەم کاکنیهات دوێنێ باسی ئەوەت کرد کە لە 24 سەعات سەعات و نیوێک
ئاوا 2 ساعت خەوت لێ دەکەوێت دوێنێ شەو ئەو ساعتەش خەوتیان نا نادوێنێ تاقی نەبوو وەڵا سترێس ئەوت نەبوو بۆیە دەنگی نەما خەوێکی خۆش وەڵڵا وا بزانم زوو یەکەم جار بوو تەوەقع کرد هەر نەنووی جۆگەی تەغەیر بووی تر وەڕاو خەوت نا توزی زوو خەوتم وەکو جاوە نەبوو دەی زۆر باشە هیوادارم یعنی دڵخۆش بۆ بەوەی کە ئێمە پێشکەشی ئێوەمان کرد ممنون یاخوا عەڵەم هەمووی ئومەت محەممەد ئاوا دڵخۆش بێ و بەڕەحەتی سەر خۆی بخاتە سەرسەری تۆ هەستە چی بوو کاک مەحموود من هەستەکەم لە 180 فەرقی هەبوو بۆ گۆرەی پێر و بەرەو ئەولا یەکەم زانیم ئەمە لە دڵەوە ئیتر چی گەیشتە دڵی و فکری چی لێ هات گەیشتە دڵی ئێمەش وەکو شتی بڵێم هەزار شکر بۆ خوا چه هەم یەکم هەڵگردو بوو حقیقەن جار لێن خۆمە ڕێم کرد لێن خۆما قسەمە کرد ئەم کوڕە چۆن وەرگی وەها ئیشێک نەبێت معاشێک نەبێت ئەمە چۆن من ئەلازە خۆی حقیقەن من نازانم چه ساعتی ئەکەوم لەبەر ئەو دوو دەمانە نەکوڕێتەوە نازانم چه ساعتی دەست خوایە من جەڵتە داوانیم گەرەکە ئەوە نەخۆم و ئەوە نەخۆمە جگەرە نەکەشم گشتی ئەکەم ئەو دیوە نازانم چ لازێ ڕۆمە ناو شار و هەڵسم و دانیشم تەواوەکە بکەوم وتم دوای من ئەمە چی بکەم بە ئەوە بپرسم بڕێ هاتیویش کەوتە سەرمان ئەمدا ئەو تشتم بیناو دوێنی ئەو تشتە جوانە لە ئێوە دەرچوو ماڵدەناوە بیاخۆ ئەم بینام ناسراحەتێکی تا بڵێ لە 180 من فەرق جەدوەلەکەم فەرق بوو خوا شایەتە تا بەیانی من 4 جار 5 جار هەڵەسم جگەرە کێشم دوێنێ هەڵ نەساوم جگەریە بکێشم ئیتر خۆم داوە سەر جێگایە هەڵ نەساوم تا بەیانی با بگەڕێمەوە دوێنێ کە ئێمە چوینە ناو دوکانەکە و بە کاکنی هاتم گوت هەستت چێکە خاوەنەکە کە خاوەنی لێ خودت خاوەنەکە هەستە چی بوو دوێنێ من و بە تایبەتی کە دیتت کاکنی هات ئەوەندە دڵخۆشە گریانی دڵخۆشیمان کرد بە هەردوومانەوە چاوت پێمانەوە بوو دوای بە قسەوتم پێوتم مامۆستا بالفعل حەقەیە لە تاریکە کەوتە ڕۆشنایی گەرەکە گریانێک لەگەڵیا بێت جا گریان زەلامی زۆر ئەو زەلامە بگێتەوە حاڵە زۆر سەختە ها بەحە ئیتر وەختێ بیرەوە کاڵە ئیتر تەواو یاڵاگەوێت ئەو حاڵە ئەو گریانە ئەکا ئیتر نەمەزانی بڵێم پیرۆز بێن نەمەزانی هەڵهەڵەیە بدەم نەمەزانی ئیتر ئەو بۆ باشم کردووەیە و عەسر چاوماتە خوارەوە کە ئەو کوڕە دڵی ئیسراحەت کرد منیش کەوتمە ڕەحەت منیش کەوتمە ئیسراحەتیەک هەزار شکر بۆ خوا ئەلحەمدولله سپاس بەخوا سپاس بەخوا ئەلحەمدولله ئێمە کە هاتین باسی ئەومان کرد کە ئێمە میوانی کاک حاجینە لە ماڵێکی خۆی وانە ماڵی ئەوەدان بینێن ئێوەیە ئەوەدان بێ ئینشاءڵڵا چۆن ئەگەر پێت بڵێم ئێمە ئێستا ئێمە میوانی ئێوەین کامل شارە ڕسمەکان لابن بە کامل شارە و ئێمە ئێستا لە ناو ماڵەکەی ئێوە داین و پیرۆزە ڕاستیا کامل شارە ڕاستە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی خانوویەکیشمان بۆ کڕیون بە تاوی کەلوپەلی ناو ماڵەوە خوا کامل شارە چون کامیرە شارەوەی ئێمە خزمەتتان دەکەین ئێمە ئەم دوو ڕۆژە تاوە دەوتمەکە بڕوو بۆ خۆشی شتی وە نازانم ئێمە وتەیەکی بارزانی نەمبر هەیە دەڵێت شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێ و ئێمە هاتین خزمەتتان بکەین و شانازیەش کە ئێمە خزمەتی ئەو بکەین و هیوادارم لە ئێمە قبول بکەم
بهزار شێوە یارەبی خوایە ماڵتان ئاوا بێ ئەوەی بە قسەیەک ئەوەی بە هاتوچۆیەک ئەوەی لاداری کردووە لەم ئیشە لە ڕبعێکە و تا دینارێک یارەبی خوای 1 ملیار ئەوەنە بکەوێتە سەریان بکەوێتە وەر خێری قیامەتیان نازەوێت زمانەکەی ئەمە ئەوەیە هەزار جار پیرۆستان بێت ئەم خانووە هی ئێوەیە و ئێمە داوەتی کاک حاجی نەبوون ئەوە فێڵێک بوو و ئێمە داوەتی ئێوەین ئێستا ئێمە میوانی ئێوەین ماڵەکە ماڵی ئێوەیە ئێوە ساحب ماڵ و ئێمە میوانی هەر تشتێکمان لێ دروست بکردە بەس نادام پیرۆزە ماقولە من هامێرا خەوت بەڵێ من خەوە بینیان ناتو لە ڕاستی دای وەڵام حەزە ماوەستا سەباح کۆ ماوەستا سەباح کۆ ئەو لێنێ نازم یا خەوەکەم هار من خەو یاخ نازم کامیل شارەوە نیە تخوا خوای گەورە پیرۆزی کە خوای گەورە بەردەوام دڵتان خۆشکە خوای گەورە بە خۆشی و لە ساقی تایە میشەڵە خوای پیرۆزی کارێتە انشەڵا لە ساقی و بە خۆشی تایە پیرۆزە کاگەی حاجە پیرۆزە پیرۆزە دادەچەند پیرۆزە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا یعنی نایەمە خەوەرە و ناو جێگەی خۆم خەوتوم نەخشە لەو ڕۆژەی کارنیهادیش لەم خانەوە بکە زاوا و ئەوی ژیانێکی لە دەست پێ بکەن هیوادارم ئێوە لە ئێمە قبوڵ بکەن داوای لێبوردنمان هەیە ئەگەر دەست و چاوەڕێ ئێمەتان کردبێت و ئێمە زوو نەهاتبین دەبوو زۆر دەست و چاو ئێوە ماشەکەین یاڕەبی خوایە ماڵی هەموو لایەکدان ئاوەدان بێت دڵ هەموو لایەک لێل حازرینە ئاوا شار بێتەوە بە نازەمێتتر بڵێم چی بڵێم هەرچی بڵێم کەمە نازەم چۆن چی بڵێم نازام چی بڵێم ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی خزمەتان ماڵی دەکەین بەرزانی ئاوەدان ئەوەش لەگەڵ یانە ئەوەش بە ئەمانەتەوە بەو شێوەیە گەیاندوانە دەستی بەڕێستان یاڕەبی خوایە ماڵتان ئاوا بێ بنەماڵەی بەرزانی یاڕەبی خوایە ئاوەدان بێ لە ئێستا تا 1000 ساڵ تریش میش شانازیەوە بنەماڵی ماڵی بەرزانی بکەم کە شتێوە ها لە بیریان و چاویان و فکرن هاوە لە ئەو خەڵکەوە جان هەستت چییە؟ پیرۆزە هیوادارم گریانی خۆشی بێ داوای لێبوردنمان هەیە 1000 جار پیرۆستان بێ و هەموو ئەم بیران و خۆفەتە گشتی ها لە دڵە زەختا لە سەری دڵی زەعیف بوو ئیتر تەحملی نامێنێ بەس زۆر تشت گران بوو لەسەری لایدایانە لێن چۆن بڵێن نەفەسێکت لە شوێنێک و نەفەسێکیان بۆ کرد هەوایە باش بکە ئیتر ئاوای ماڵ هەموو لایەک ئاوای و ماڵخوا ئاوا بێت 1000 شکر بۆ ئێوە بۆ بنەماڵەی بەرزانی سپاس بخوا یاڕەبی خوایە بنەماڵەی ماڵ بەرزانی کشتی ئاوەدان بێت کشتی دڵخۆش بێت ئێمە تۆزێکی دیکە دواتر بەناو ماڵەکەشدا دەگەڕین پێم خۆشە سەیری خانووەکەش بکەن ببینن دڵی ئەم خێزانشمان خۆش کرد و بە پاڵپشتی خێرومەندان و زەکاتەکانتان ژیانێکی نوێمان بۆ دانا متمانەی ئێوە ژیانی خێزانێکی دیکەش نوێ دەکاتەوە.